کۆمەڵگای بێ حکوومەت. کۆمەڵگایەک بێنەرە بەرچاوت بە بێبوونی حکوومەتێک حکومڕانیان بکات. چەندین کەس بانگەشەیان بۆ ئەو جۆرە حکومڕانیە دەکرد کە بە ئەنارکیەکان ناسراون یان دژە دەسەڵاتدار، بە کورتی مانای نەبوونی حکوومەت دەگەیەنێ. زاراوەی ئەنارکی لە وشەی ئەنارکیمۆسی یۆنانیەوە وەرگیراوە بە مانای بەبێ دەسەڵاتدار. بەپێی ئەم فەلسەفە سیاسیە، کۆمەڵگا بەپێی یاسا و دەسەڵات ڕێک ناخرێ، بەڵکو لە ڕێگەی ڕێکەوتنی ئازادەوە کە هیچ دەسەڵاتدارێک لە سەرویانەوە نییە. بەڵام بۆچی مرۆڤ بانگەشە بۆ بیرۆکەیەکی لەم جۆرە دەکات؟ حکوومەت لە دەسەڵاتدا پشت بە بنەمای هەڕەمی دەبەستێ، واتە ڕیزبەندی دەسەڵاتەکان لەسەرەوە بەرەو خوارەوە دێ، واتای لەسەر هەر کەسێکەوە بەرپرسێک هەیە، تاوەکو دەگاتە کەسی یەکەم کە دەسەڵاتی ڕاهای هەیە بەسەر تەواوی کۆمەڵگادا. بەڵام بەپێی بیرمەندانی فەلسەفەی ئەنارکی دەڵێن ئەم ڕیزبەندیە هەڕەمیە هیچ پێویست ناکا و بەڵکو زیان بەخشیشە. لەبەرەوەی یاسا و ڕێساکان بە پێویستی دەوڵەمەند و بەهێزەکان دادەڕێژرێ. ئەمەش دەبێتە ڕێگا خۆشکەر بۆ دروستبوونی دەسەڵاتی دیکتاتۆری و پاوانخوازی و بڵاوبوونەوەی هەژاری، کەواتە شێوەی کۆمەڵگا چی لێدێ ئەگەر حکوومەت بوونی نەبێ. ئەنارکیەکان پێیان وایە لە غیابی حکوومەت و دەستوردا نەعەدالەتی دروست نابێ، بەڵکو عەدالەتی ڕاستەقینە لەوەدایە. لەبەرەوەی کاتێک کۆمەڵگا پەیوەست نابێ بە یاسا و ڕێسای سەپێنرا و دەبێتە هۆی پێشکەوتنی سروشتی مرۆڤ. هیچ کەسێک دەسەڵاتی نییە بەسەر ئەوی تردا، هەر کەسێک خاوەنی دەسەڵاتی خۆیەتی، تاک سربەخۆیە و کۆمەڵگەیەکی دیموکراتی لەگەڵ یەکسانی تەواودا بوونی دەبێ. ئەنارکیەکان بنەمای سەرمایەداری ڕەت دەکەنەوە، هەوڵی کۆتایی پێهێنانی دەسەڵاتی حکوومەت دەدەن بەسەر کۆمەڵگادا. ئەم بیرۆکەیە لە ناوەڕاستی سەدەی 19دا بە فراوانی بڵاو بوویەوە، کاتێک چالاکوانەکانی چەندین گروپیان دروست کرد بۆ یاخیبوون لە دەسەڵات، وەک شۆڕشی فەڕەنسی و ڕووسی و جەنگی ناوخۆیی ئیسپانیا. هەروەها لە پاش جەنگی جیهانی دووەم لە ئەمریکاش ئەم بیرۆکەیە هەوادار و لایەنگری بۆ پەیدا بوو. لە پاشان لە تەواوی جیهاندا لەگەڵ تێپەڕبوونی کاتدا ئەم فەلسەفەیە چەندین لقی لێبوویەوە، چەندەها قوتابخانەی فکری لێوە دروست بوو. بەڵام لە ڕێگای دژەکانیەوە ڕەخنەی ئەوەی لێدەگیرێ کە ئەم بیرۆکەیە فەلسەفەیەکی ناڕاست و ئاژاوەخوازە، سەردەکێشێ بۆ ئاژاوەگێڕی و وەحشیەتگەری وەک ژیانی دارستان. لەبەرەوەی سروشتی مرۆڤ وەهایە، دەبێت یەکێک وەکو دەسەڵاتدار لە سەرویەوە هەبێت بۆ ئەوەی کۆنترۆڵی هەڵسوکەوتی بکات، ئەگەر نا حساب بۆ هیچ شتێک ناکا. تونڕەوترین دوژمنەکانی فەلسەفەی ئەنارشیزم دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکایە. چالاکوانەکانی تۆمەتبار دەکرد بە کەسانی ئاژاوەچی و دەیوت دەیانەوێ زیان بە ئابووری ئەمریکا بگەێنن لە ڕێگەی خۆپیشاندان و کاری تونند و تیژیەوە. ئایا حەز دەکەیت کوردستان کار بە فەلسەفەی ئەنارشیزم بکات؟ ئایا بە بڕوای تۆ ئەنارشیزم فەلسەفەیەکی ئاژاوەگێڕیە یان بنەمایەکی عەقلانی و یەکسانیە؟